حبيبي فاهدأ يا قلبي. لە مانگی مەولود و یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەقفی سونی کەرکووک بە ئامادەبوونی سەرۆکی دیوانی وەقفی سونی و بەرپرسانی ئیداری و سیاسی و ئەمنی شارەکە یادی مەولودی بەرز ڕاگرت. یادەکە لە بەردەم بەڕێوەبەراتی وەقفی سونی بەڕێوەچوو. تیایدا مامۆستایانی ئاینی و ژمارەیەک زۆر لە هاوڵاتیانی شارەکە بەشدار بوون. ئەمڕۆ لە یادی پێشەوای مرۆڤایەتی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم بەڕێوەبەرایەتی ئەوقافی کەرکووک هەڵسا بە ئاهەنگێک لەسەر بۆ پیرۆزی ڕاگرتنی لەدایکبوونی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم و هەر کەسانێکیش لە ئیزاعەکان و لە کەناڵەکان و گوێمان لێی بووە ناشرینایەتی بەو شخصیەتە پیرۆزە ئەکەن پێیان ئەڵێن سەرتان دای لەبەر ئەو کەسانەی کەوا قسەی ناشرین و قسەی بەرز و نزمەکەن هەر قسەیەکیان کردووە لە ئاسی ئەو پێغەمبەرە نازدارە سەریان لەبەردیدا و ئەو هەموو کەسەی کە ئامادە بووە لە پشتی ئێوەی بەڕێزەوە خۆشەویستانی پێغەمبەری خودای گەورن. هاوکات مامۆستایانی ئاینی و هاوڵاتیان وێڕای پیرۆزبایی ئەم مانگە دووپاتی دەکەنەوە لە سەر سونەت و ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەردەوام بن. پێویستە بەڕاستی مسلمانان ئەم یادە زۆر بەرز ڕابگرن. بەرزڕاگرتنی ئەم یادە بەوەیە کە ئێمە بگەڕێنەوە بۆ سنەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و ڕەوشت و ئاکارمان جوان کەین بەو شێوازە بێ کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕەوشتی چۆن بووە ئێمەش ئاوا بووین. بەبەنی یادی لەدایکبوونی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم و هەر لە هەمان کاتا بەبەنی ئەو بێڕێزگی کە سەرۆکی فەڕەنسا چەند ڕۆژێک پێش ئێستا ئەنجامیان دابوو هاتین وەک ناڕەدایەک دەرببڕین بەرامبەر ئەو هەڵوێتە خراپی کە ئەنجامیان دابوو لە فەڕەنسا و تا عالمی ئیسلامی تقریبەن ناڕەدایەتی زۆری لێکەوتەوە. لە هەمان کاتیشا خۆشەویستیەک دەرببڕین وەک وەفایەک بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بەڕاستی ئەم ڕۆژە ڕۆژێکی زۆر مبارەکە. حەزەکەم هەموو مسلمانێک بەس بە کردار لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم بەس نەک لە یادەکەی کە یادی بێ یادی بکاتەوە. حەزەکەم هەموو کردارەکانی جێبەجێ بکەین. خاستن کەرکووک پێویستیمان بە برایەتی هەیە بە خۆشەویستیە. کەرکووک وەک محافظاتی تر نییە ئەبێ کورد عەرەب تورکمان هەمووی یەکدەست بێ لەسەر بەرنامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بێ. یادکردنەوەی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم لە کاتێکدایە مسلمانان بە جۆش و خۆشەوە دژی وتەکانی سەرۆکی فەڕەنسا لەسەر ئیسلام و پێغەمبەری خوا وەستاونەتەوە. هەر بۆیە لەو یادە پیرۆزەدا بەڵێن دووپات دەکەنەوە لەسەر ڕێبازی ئیسلام و پەیامبەرەکەی بەردەوام بن و سونەت و فەرمایشتەکانی جێبەجێ بکەن. چیان وری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.